ئەفسانە بایزیدی کچە خوێندکاری کوردی خەڵکی شاری بۆکان کە 10 ڕۆژ لەمەوبەر دەست بەسەرکرا هەتا ئێستا چارەنووسی ناڕوونە و ئەمەش نیگەرانی لە ڕادەبەدەری لای بنەماڵە و کەسوکاری ئەو کچە خوێندکارە دروست کردووە. ئەفسانە بایزیدی تەمەن 28 ساڵ کە ئێوارەی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 5 پوشپەر لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانەوە لە ماڵی خۆیاندا لە شاری بۆکان دەست بەسەرکرا هەتا ئێستا لە دەستبەسەری ئەو هێزانەدا ماوەتەوە و ئازاد نەکراوە. یەکێک لە نزیکانی بنەماڵی ئەو کچە خوێندکارە ڕێگەیاند. هێزەکانی وەزارەتی ئیتلاعات بە باوکی ئەفسانە بایزیدیان ڕاگەیاندووە. کچەکەت لێرە نەماوە بۆ قەرارگای سوپای پاسداران لە دەرەوەی شاری بۆکان کە لەسەر جادەی سەینقەڵا هەڵکەوتووە ڕاگوێزراوە. سەرچاوەکە گوتیشی کاتێک باوکی ئەفسانە سەردانی قەرارگای سوپای پاسدارانی کردووە پێی گوتراوە کچەکە لێرە نیە و ئێمە ئاگاداری دەست بەسەرکردنی ناوبراو نین. ئەو کچە خوێندکارە کە لە زانکۆی پەیامنووری شاری بۆکانەوە بۆ زانکۆی مەراغە دوورخرابووەوە بەهۆی دەمەقاڵە لەگەڵ خاهەرانی زەینەبی نێوزانکۆ لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانی شاری بۆکانەوە دەست بەسەر کراوە. ئەفسانە بایزیدی ڕێکەوتی 25 خەزەڵوەری ساڵی 92 هاوڕێ لەگەڵ براکەی دەست بەسەر و دواتر بە 100 ملیۆن بارمتە ئازاد کراوە. پاشان لە مانگی خاکەلێوەی ئەمساڵدا بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکان 2 ساڵ زیندانی هەڵبسێردراوی بۆ برایەوە. ژمارەیەک لە زیندانیانی سیاسی زیندانی ڕەجای شاری کەرەج نامەیەکی سەر ئاوەڵەیان سەبارەت بە دوورخستنەوەی زیندانیانی سیاسی بڵاو کردەوە. نامەیەک لەلایەن ژمارەیەک زیندانی سیاسیەوە ڕوو بە خەڵکی ئێران بڵاو کراوەتەوە و تێیدا ئاماژە بە دوورخستنەوەی زیندانیان کراوە و فشار و سزادانی بنەماڵەکانیشیان بە نایاسایی لە قەڵەم دراوە. لەو نامەیەدا پشت بە بەندی 168 یاسای بنەڕەتی حکوومەتی کۆماری ئیسلامی کراوە و نووسراوەکە ڕاگرتنی زیندانیانی سیاسی لە بەندی زیندانی ئاسایی بە پێچەوانەی یاسا و ئیخلاقە. ڕاگواستن و دووخستنەوەی زیندانیانی سیاسی بۆ شارەکانی دیکە ئێران پاش ڕووداوەکانی جۆزەردانی 1390 بەندی 350 ئەڤین بەشێکی دیکەی نامەکەیە. لە بەشێکی دیکەی نامەکەدا هاتووە ساڵیانی ساڵە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بە پێچەوانەی عورف و یاساکان زیندانیانی سیاسی و هەروەها بنەماڵەکانیەی خستووەتە ژێر گوشار و لە هەندی حاڵەتیشدا تونترین سزایان دەدات. ئەو زیندانیانە باسییان لەوەیش کردووە ڕاگواستن و دووخستنەوەی نایاسایی لەگەڵ ئەوەی کە گوشار بۆ سەر زیندانیان بگرە بنەماڵەکانیشیان توانای دابینکردن تێچووی هاتوچووکردن بۆ شارەکانی دیکە ئێرانیان نییە. زیان نەبەوی، زیان موسەوی، ئەرژەنگ داودی، ئاید مێر عەلی بێگلو، شاران ڕادمێر، حەسەن چینیان، نامێغ مەحمودی، حەسەن جەوانی، مێحمەد جەراحی، عەلی موعەزی، مێدی خەزعەلی، نگار حائری، ماشەڵڵا حائری، سعید شاقەلعە، محەممەد ڕەزا سەیفزادە، عەلی ئەزغەر مەحمودیان، حەسەن تەلانی، مێدی مەحمودیان، مەسعود باستانی، حشمەت تەبەرزەدی، ئەحمەد زەید ئابادی، فەرزاد مەردانی، ڕەزا مەلازادە، حەسەن تەفاح و چەندین زیندانی سیاسی و عەقیدەتی دیکە بەشێک لەو زیندانیانن کە بۆ زیندانەکانی دیکە ڕاگوازراون. خوێندکارێکی زانکۆی ئازادی سنە لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە سزای 5 ساڵ زیندانی هەڵبسێردرا و سزای نەختی بۆ براوەتەوە. ڕێکەوتی 15 پوشپەر میعاد ئەحمەدی خوێندکاری ڕشتەی میعماری بە تاوانی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە 5 ساڵ زیندانی هەڵبسێردرا و 5 ملیۆن تمەن سزای نەختی مەحکوم کراوە. لە قیچواری دادگای ئینقلابی شاری سنە ئەو هاوڵاتیەی بە بێڕێزی بە دامەزرێنەری کۆماری ئیسلامی و هەوڵدان بە دژی تەناهی نەتەوەیی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە مەحکوم کردووە. هەواڵدێری هێرانە بڵاوی کردوبووەوە. میعاد ئەحمەدی خوێندکاری زانکۆی ئازادی شاری سنە مانگی خاکەلێوەی ئەمساڵ لەلایەن هێزە ئەمنیەتەکانەوە دەست بەسەر و دوای 1 مانگ ڕاگررتنی لە گرتنەکەی ئیدارە ئیتلاعات بۆ زیندانی ناوەندی شاری سنە ڕاگوێزراوە و دواتر بە دانانی بارمتە ئازاد کرابوو. ماوەیەک لەمەوبەریش ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە بەیاننامەیەکدا نیگەرانی خۆی سەبارەت بە فشارەکانی سەر خوێندکاران لە ئێران دەربڕیوە و هەروەها باسی لە بێبەریکردنی خوێندکارانیش لە خوێندن کردبوو. لەلایەکی دیکەوە دۆخی جەستەیی زیندانیەکی سیاسی کورد لە گرتوخانەی میناب زۆر خراپ و نالەبارە و بەرپرسانی زیندان لە ڕەوانەکردنی ئەو زیندانیە سیاسیە بۆ نەخۆشخانە خۆیان بواردووە. ئەفشین سۆهرابزادە خەڵکی شاری کرماشان لە کاتی دەست بەسەرکرانیدا بەهۆی ئەشکەنجە و لێدانی لە ڕادەبەدەرەوە تووشی خوێنڕێژی و شکانی ئێسقان ببوو.
ئەفشین ساڵی 1388 لە شاری کامێران لەلایەن هێزەکانی سەر بە ئیدارە ئیتلاعاتەوە دەست بەسەر و دواتر لەلایەن دادگای ئینقلابی شاری سنەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکان بە 25 ساڵ زیندان و دوورخرانەوە بۆ زیندانی میناب حکم درا. ئەو زیندانیە تەمەن 24 ساڵەی و مانگی پوشپەڕی 1391 بەخۆی بارودۆخی نالەباری زیندان و هەروەها دۆخی جەستەی خۆی هەوڵی خۆکوژیدا بوو. لە ناوچە سنووریەکانی نێوان پیرانشار و هەرێمی کوردستان دوو کۆڵبەری کورد لەلایەن هێزە نظامیەکانی حکوومەتی ئێرانەوە تەقەیان لێکراوە و بە توندی بریندار بوون. دوو کۆڵبەر بە ناوەکانی ئەیوب سۆفی محەممەدی تەمەن 37 ساڵ و کوڕی وەستا حوسەین و مراد ئیبراهیمی تەمەن 22 ساڵ لە کێوستانەکانی گەلی حاجی ئیبراهیمی سەر بە پیرانشار بەهۆی تەقەی هێزە نظامیەکانەوە بریندار بوون. ئەو دوو هاوڵاتیە کووردە خەڵکی ئاوایی کۆنەلاجانی پیرانشارن کە مەبەستی کۆڵبەری ڕوویان لە سنوورەکان کردهبوو. ئەیوب و حوسەین بە مەبەستی چارەسەری بردراونەتە نەخۆشخانەی قەزای چۆمان لە هەرێمی کوردستان و دواتر بەهۆی سەختی برینەکانیانەوە ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتنی شاری هەولێر کراون. بەوتەی شارەزایان دابەشکردنی داهات و سامانی وڵات بە شێوەی ناعادڵانە لە بەرچاو نەگرتنی بەندی 44 یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی ئێران و نەبوونی ژێرخانی ئابووری و نەبوونی هەلیکار لە کوردستان لەو هۆکارانن کە بەشێک لە هاوڵاتیان بۆ بژیوی ژیان پەنا بۆ کۆڵبەری ببەن. ساڵانە بە سەدان هاوڵاتی و کۆڵبەری کورد دەبنە قوربانی دەستی هێزە نظامیەکانی کۆماری ئیسلامی ئێران و لەو پەیوەندیەشدا هیچ ناوەندێک خۆی بە بەرپرسیان نازانێ و خوێنی ئەو کۆڵبەرانە بە فیرۆ دەچێت. بێژگەل لە دەستڕێژی گولەی هێزە چەکدارەکان کەوتنە سەرمین، سەلما بردووی، خنکان لە ئاودا و هاودێران و دەیان ڕووداوی دیکە ئەو مەترسیانن کە بە بەردەوامی هەڕەشە لە گیانی کۆڵبەران دەکەن. ئەحمەد شەید ڕۆپۆرتەری تایبەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بۆ کاروباری مافی مرۆڤیێران لە راپۆرتێکدا کوژرانی کۆڵبەرانی کوردی بە کوشتنی سیستماتیک لە قەڵەمدا بوو. لە درێژەی ڕوتی گوشار بۆ سەر هاوڵاتیان و چالاکانی مەسەبی لە کوردستان دوو هاوڵاتی کوردی خەڵکی شارەکانی قوڕوە و دێولان لە پارێزگای سنە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارانەوە بانکێش کران. ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 16 پوشبەر هاوڵاتیەکی کورد بە ناوی محەممەد کەریمی بانکێشتی ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە کراوە و بەرەوڕێی لێپرسینەوەی هێزەکانیە و ناوەندە ئەمنیەتیە بووەتەوە. هەروەها ڕۆژی سێشەممە ڕێکەوتی هەفتەی پوشبەر منسوور قادرمەرزی و خەڵکی شاری دێولان کە بانکێشی ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە کرابوو لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتەوە بۆ ماوەی چەند کاتژمێر لێکۆڵینەوەی لێکرابوو. پێشتریش لە ڕێکەوتی سێی پوشبەڕی ئەمساڵدا هاوڵاتیەکی کوردی خەڵکی شاری سنە بە ناوی سعدی قوڕیشی کە ئەندامی مەکتەبی قورئان بوو لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارەوە بانکێشت و بەرەوڕووی لێپرسینەوەی مامورانی وەزارەتی ئیتلاعات بووەتەوە. ئەندامانی چەند بنەماڵەیەکی کوردی خەڵکی مەریوان لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتەوە لە ڕێگەی تەلەفۆنەوە هەڕەشیان لێکراوە و ڕۆژی پێنجشەممە هاوڵاتیەک بانگهێشتی ئیتلاعات کراوە. ڕۆژی پێنجشەممە هاوڵاتیەکی مەریوانی بە ناوی عەلی فەرحی کە یەکێ لە ئەندامانی بنەماڵەی چالاکێکی سیاسی کوردی نیشتەجێی دەرەوەی وڵاتە بانگهێشتی ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە کراوە. هاوڵاتیەک لە شاری مەریوان ڕایگەیاند لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هێزەکانی وەزارەتی ئیتلاعات لە ڕێگەی تەلەفۆنەوە هەڕەشیان لە ئەندامانی بنەماڵی ئەو چالاکە سیاسیە کردووە. دەوترێت کە یەکێ لە ئەندامانی بنەماڵی فەتحی ئەندامی یەکێ لە حیزبە کوردیەکانی ئوپۆزیسیۆنی حکوومەتی ئیسلامی ئێرانە و بۆ هۆیەوە بەرەوڕووی گوشاری هێزەکانی وەزارەتی ئیتلاعات بوونەتەوە. هەر لەو پەیوەندەدا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هێزەکانی وەزارەتی ئیتلاعات چوونەتە ماڵی هاوڵاتیەک بە ناوی محەممەد فەتحی و وێڕای سوکایەتیکردن بە ئەندامانی ئەو بنەماڵەیە هەڕەشەیشیان لێکردوون کە دەبێ هاوکاری وەزارەتی ئیتلاعات بکەن. هاوڵاتیەکی خەڵکی شاریشنەوە کە پێشتر لەلایەن فەرماندەری سوپای پاسدارانی ئەو شارە هەڕەشەی کوشتنی لێکرابوو بە شێوەیەکی گوماناوی گیانی لەدەستدا. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 19 پوشبەر تەرمی لاوێکی تەمەن 32 ساڵەی کوردی خەڵکی گەڕێکی سەیداوی شنۆ لە نێو باخێکی نزیک گەڕێکی سەیداوێدا دۆزرایەوە. سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیاند ئەو لاوە کووردە ناوی مستەفا ڕێزی و کوڕی ڕەسوڵ بووە کە بە شێوەیەکی گوماناوی گیانی لەدەستداوە. ئەو سەرچاوەیە گوتیشی
مستەفا ڕێزی چەندین جارە دەست بەسەر و زیندانی کراوە بەهۆی ئەوەی کە چەندین جارێک لەگەڵ فەرماندەری سوپای پاسدارانی شاریشنۆ بە ناوی جەلیل پەنا بە کێشە هاتبوو لەلایەن ئەو فەرماندەیەوە هەڕەشەی کوشتنی لێکرا بوو. هەتا ئێستا چۆنێتی گیان لە دەستان یان کوژرانەکەی ڕوون نەبووتەوە و تەرمی مستەفا ڕێزی ڕەوانەی پزیشکی دادوەری شاریشنۆ کراوە. خوێندکاران بەردەوام وەکو چینێکی هۆشیار و بیرمەند و پێشڕەوی کۆمەلگا بۆ ڕەخنەگرتن و بردنەژێر پرسیاری دەسەڵات لە تەواوی بوارە سیاسی و کۆمەڵایەتیەکان دەست پێشخەر بوون و هیچ کات و تەنانەت بۆ جارێکیش بەرژەوەندیە گشتیەکانی کۆمەلگایان نەکرد بە قوربانی بەرژەوەندی تاک. خوێندکاران پشتە سوورن بە مێژوویەکی درێژماوەی خەباتیان کە بەردەوام وەکو بەشێکی چالاک و ئەکتیڤ لە تەواوی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە تابلۆ و هێمای تایبەت بە بزوتنەوەی خوێندکاری خۆیان و داخوازی تایبەتیش بەردەوام ترسێکی گەوریان خستوەتە نێو دڵی دەسەڵاتە دیکتاتۆر و تۆتالیترەکان. دەسەڵاتدارانی گشتی خواز ئەم ڕاستیە باش دەزانن کە خوێندکاران و بزوتنەوەی خوێندکاری بە تایبەت بە هیچ چەشنێک ملدا نادەن بۆ خواستەکانی دەسەڵات و بەردەوام لەسەر خواستە عەداڵەت خوازانەکانی خۆیان سوورن و تا گەیشتن بە ئامانجیان کۆڵ نادەن. ئێستاکەش خەبات و چالاکی بزوتنەوەی خوێندکاری لە کۆمەلگای ئێران هەر ڕانەوەستاوە و ئەم جارەش خوێندکاران لەو پەڕی وەرەبەرزیەوە بە گژی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا دەچن. دوای شۆڕشی گەلانی ئێران و داگیرکردنی ئەو دەستکەوتە مەزنەی جەماوەر لەلایەن بناژۆخوازەکان واتە دیکتاتۆری کۆماری ئیسلامی هەر لە خەبات بەردەوامن. ڕژیمی خومینی پاش پەرەپێدانی کۆنەپەرستی و نابەرابەری و سەرکوت و قەڵاچووی بەبەزەیانەی گەلانی ئێران و بەتایبەت زانکۆکان لە دەهەی 60دا بە دەستپێکردنی ئینقلابی فەرهەنگی و لابردنی کەسایەتیە سیاسیەکانی ئەو سەردەمە و پاککردنەوەی زانکۆکان لە دەنگە نەیارەکانیان توانیان تا ڕادەیەک بزوتنەوەی خوێندکاری بخەنە پەراوێزەوە، بەڵام ژیلەمۆی بزوتنەوەی خوێندکاری هەرگیز نەکوژایەوە. لە ساڵانی دواییدا بزوتنەوەی خوێندکاری گڕوتینێکی تازەی بەخۆیەوە بینیوە تا جارێکی تر خوێندکاران بیسەلمێنن کە بزوتنەوەی خوێندکاری هەروەکو جاران سربەخۆ ماوە و لە بەرابەر ناعەداڵەتیەکانی دژ بە کۆمەلگا لەلایەن دەسەڵاتدارانەوە دەوەستێتەوە. بەل لە هەر شتێ یەکچت پێویستەکە من لێرە شارێکی پێ بکەم، ئەویش ئەوەیە کە بەگشتی حکوومەتە ئیدۆلۆژیەکان ناتوان پەیوەندیکی باشیان لەگەڵ زانستکادا هەبێ، چون زانست لە ناخی خۆیدا ڕخنە و پرسیار لەگەڵ خۆی دێنێتە گۆڕ و هیچ خەتێکی سووریش لە ئاراستەکردن پرسیارەکانی بە فەرمی و بە ڕسمی ناناسی یا هەر ئەمەش شتێکە کە دەسەڵاتدارانی ئەو جۆرە نیزامانە نیزامە ئیدۆلۆژیەکان ناتوان قبولیکەن بە جۆرێکە هەر لەم چەند ساڵی سابت کراوە لە ڕوانگەی زۆرێک لە بەرپرسانی حکوومەتی ئیسلامی زانستگا خۆی خۆت بە خۆت مەترسیدارە و هەڕەشەی گەورەیە بۆ سەر دەسەڵاتەکەیان دەسەڵاتدارانی حکوومەتی ئیسلامی، بەڵام هەلومەرجەکە جۆرێکە کە بۆیان ناکرێت زانستگاکان دابخەن، وەک ئەوەی کە لەم سەردەمە یانی لەم 35 ساڵە چالاکی خوێندکاران چۆن بووە بەر لە شۆڕشی گەلانی ئێران ئەوەی کە دیارە لە مێژووی شاشارێ پێکراوە یەکەم توێژێک کە ئەترازەکانی دەست پێ کرد بەر لە شۆڕشی گەلانی ئێران و ئاکامەکەی لە ناوچوونی حکوومەتی پاشایەتی لەو دۆرانە یەکەم توێژ خوێندکارەکان بوو کە ئەتراز و ناڕزایەتەکانیان دەست پێ کرد و لە زانستکاکانەوە دەستی پێ کرد بۆ سابتکردن ئەوەیش کە حکوومەت ئیسلامی ئێران وەک حکوومەتی ئیدۆلۆژیک ئەوە دانسکا و خوێندکار وەک مەترسیک بۆ سەردەسەڵاتەکەی ئەناسێت، هەر ئەوە یەکی لە هۆکارە ئەسلیەکانە کە ئەنقلابی نزیک 20 مانگ پاش سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران پرۆژەیەک حکوومەت ئیسلامی ئێران پرۆژەیەکی دەست پێ کرد بە ناو ئەنقلاب فەرهەنگی. لەو پرۆژە زۆرێک لە هەموو مامۆستا چەپ و ئازادی خوازەکانی زانستگاکان ئێرانی یا لەسەر کار دەرکرد یا زیندانیانی کرد و زۆرێک لە چالاکانی خوێندکاریش کە دەوری سەرەکیان هەبوو لە سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێرانە زۆرێکیان کەوتنە زیندان بە جۆرێکە حتا لە ئەعدامەکان ساڵ هاوینی 67دا کۆمەڵکوژی زیندانیانی سیاسی زۆرێک لەو زیندانیانە کە کۆمەڵکوژکران زیندانیە سیاسیانە هەر ئەو چالاکە خوێندکارانە ئەو خوێندکارانە بوون کە لەو دەوران پرۆژێ فەرهەنگیژە زیندانی کران.
غێر لەوە پاش ئەو دەورەی کە دەورەی سەقامگیربوون حکوومەتەکە بوو فاصلەی 50 تا 68 لە 68 تا 76 کە دەوران هاشمی ڕەفسنجانی بوو بەناو دەوران سازندگی بەرەبەرە کەم تا کورد نەسڵێک نوێ هاتنە ناو زانستگاکان ئێران حکوومەت ئێران بۆ دووبارە کۆنتڕۆڵکردن دانشگاکان ڕێکخراوێکی دانیا بەناو دەفتەری تەحکیمی وەحدەت کە ناوە کامڵەکەی دەفتەری تەحکیمی وەحدەتی حوزە و دانشگا بوو بۆ بە زۆرە ملی بە ئیسلامیکردنی دانشگاکان بەڵام هەر لەو فاصلە بەشێک لە چالاکانی خوێندکاری لەو شەرایطە کەڵکیان وەرگرت و کەمتافرە کاریان کرد لەسەر ڕۆشنکردن خەڵک بە جۆرێکە فاصلەی ساڵ 75 بەر لە انتخابات دوی جۆزەردان لە ساڵ 76 ئەمە بە ئەتراف زۆرێک لەو کاتە بەڕاستی خوێندکاران و زانستگا تەسیری کاریگەری گەورەی بوو بۆ سەرکەوتنی خاتەمی بەڵام پاش ماوەیەک فاصلەی 75 تا 78 کە لەو فاصلە بای سەرکەوتن خاتەمیژ و تا 78 بعضی کار و فعالیت کریا و بزوتنەوەی خوێندکاری فعالە بوو لە 78 و ئیتر کە ئەوجەکەی هەژدەی 78 و حکوومەت ترسی لێنیش لە پەرەسەندن ئەو بیرە ئازادی خوازانە ناو دانشگاکانە کە زۆرتر ناو کۆمەڵگای ژاپەرەپسێنێ هەر لەبەر ئەمە دەستیدا بە سەرکوتکردن بزوتنەوەی خوێندکاری کە ئەوجەکەیژی هەژدەی 78 بوو خێر لەوە لە فاصلەی 78 تا 84 لەو فاصلەی 5 ساڵە یەواشیواش چالاکانی خوێندکاری گەینە ئەم نەتیجە کە جۆرێک لە حوزەی کار و فعالیەتیان ئەوەسکەن و لە دەسەڵات دووری بگرن و چون بە تەجروبە نیشان دریا کە فەرقێک وای نییە بەناو لەو دۆرانە ئاستاق تەڵەبەکان کاتنە سەرکار سوودنەوەی خوێندکاری بە شێوەیەکی تونتریش سەرکوت کرا هەر ئەمە بووە باعث دووریکردن لە دەسەڵات و تەرحێک دابنن بۆ خۆیان کە لەو کاتا بەناو دیدبانیکردنی کۆمەڵگای مەدەنی خۆیان ناویان لێ ئەنیا و قسەیان ئەکرد لەسەری تاکو ساڵ 84 کە ئەحمەدی نژاد هاتە سەرکار ئەحمەدی نژاد هاتە سەرکار تا فاصلەی 1 ساڵ و 2 ساڵ هەر کەم تا کورد بەعزی کار و فعالیەتە کردیا و لەو فاصلە ئیتر بەرەبەرە حکوومەت سیاسەتی لەسەر ئەوە داڕشت بوو کە کامڵ زوتنەوەی خوێندکاری سەرکوت کە ئەم کاریە بە ئەستێرەدارکردن بە ئەخراجکردن بە بازداشتکردن بە چاوترسێنکردن چالاکانی خوێندکاری ئەم کاریە بردە بەرەو لەو کاتا لە 84 کە سەرکوت ئەوجی گرت بەڵام هەر کار و فعالیت ئیدامێ بوو بە جۆرێک کە ساڵ 86 چالاکانی خوێندکاری سەراسەری و چالاکانی خوێندکاری کورد لە تارانە ئەترازی گەورەیان بڕێوە بە نزیک 1500 نەفەر خوێندکار بەشدار بوون لەو ناڕزایەتیانە و نزیک 700 نەفەر خوێندکاریش لە شوێنێکترا و کە زۆرتر خوێندکارە چەبەکان بوون ئەوانش ئەترازاتێکیان بڕێوە برد تاکو ئەم ساڵانەی دوایی تاکو ساڵ 92 کە لەم دەورانە کەم تاکوت ڕۆحانی بە وعدەی ئەوەی کە شرایط بۆ کار و فعالیت خوێندکارەکان فراهەمەکە کە تاکو ئیسایش لە هەندێک لە زانستگاکان لە ناوەندی ئێرانە کەم تا کورد بازێ لە خوێندکارەکان کە ئەستێرەدار کرابوون دووبارە کار لەسەرواکری کە ئزنیان پێ بدرێ کە بخوێنن بەڵام لە باقی شوێنەکانە بەتایبەت لە ناوچە کوردنشینەکانە ئەو فشارە هەر ئیدامەی بووە و تاکو ئێساش هەر ئیدامێ هەیە و بە جۆرێکە مەسەڵەن زۆربەی لە نەهادە سەرکوتگەرەکانی هەر ئیدامێ نەهاتگە لێ وەکو بەسیج دانیشتووی کومیتەی ئینزباتی حراست بیت نمایندەی ڕێبەری ناو زانستگاکانە هەر ئەو سیاسەتی سەرکوتە ئیدامە ئات فقط کەم تا کورد مەسەڵەن شلکردن و توندکردنی هەیە بەڵام سیاسەتە کولیەکار کنترۆلکردنی بزوتنەوەی خوێندکاری بووە و بە هەموو ئەمانیشەوە خوێندکاران هەر بەردەوام بوون لە کار و فعالیەت و هەر لەم ماوە جوز و جنبشە پێشڕەوەکان بووە لە ئەتراز نسبەت بە ئەو سەرکوتی خەڵک و فعالیەتی سیاسی و فەرهەنگی و ئیجتیماعیەکان هەر بەردەوام بزوتنەوەی خوێندکاری جوز و بزوتنەوە چالاکەکان بووە بە هەموو سەرکوت و مانع و بربەستەکانەوە. لەوانەیە کە دەسەڵات بتوانێت بۆ ماوەیەکی کاتی بەدەست بەسەرکردنی چالاکانی خوێندکاری زانکۆکان کۆنتڕۆڵ بکات بەڵام مێژوو سەلمان دوێتی کە هیچ کات هیچ دەسەڵاتێک ناتوانێت بۆ ماوەیەکی هەتاهەتایی بە سەرکوتی خەڵکی وڵاتەکەی خۆی درێژە بدات لەبەر ئەوەی خواستەکانی چالاکانی خوێندکاری و ڕێکخراوە و حیزبە سیاسیەکان هەڵقوڵاوی خواستە ڕەواکانی کۆمەلگایە
دەسەڵات بۆ خنکاندنی ئەم دەنگانە لە هەموو شێوازێک کەڵکی وەرگرتووە کە ئەتوانین بە بانگهێشتکردن بۆ ئیدارەی ئیتلاعات و دەست بەسەرکردنی چالاکانی بزوتنەوەی خوێندکاری کوردی ئاماژە بکەین. ئەم شێوازە هەڵسوکەوتە تەنیا تایبەت بە ئەمساڵ نەبووە. ئەگەر ئاوڕێک لە ساڵانی پێشوو بدەین ئەمە شتێکی نامۆ نییە بۆ بزوتنەوەی خوێندکاری. بەڵام خێرایی ئەم شێوازە هەڵسوکەوتە پاش هاتنە سەرکاری ڕۆحانی زۆرتر پەرەی سندووە. دیارە لە وەها بارودۆخێکدا کە بەسەر کۆمەلگای کوردستاندا زاڵ بووە، ئەمە یەکێکە لە گرنگترین چالاکیە مەدەنیەکان کە لەلایەن چالاکانی خوێندکاریەوە بە شێوازێکی فۆرمیک و ڕێکخراوەیی لە زانکۆکاندا ڕێبەری دەکرێت و بە تەواوی ئەم گرفتانش کە دەسەڵات لەسەر ڕێگایان داینەوە چالاکانی خوێندکاری کورد لە هەڵسوڕان و چالاکی بۆ بەدیهاتنی ئازادی و دیموکراسی لە چوارچێوەی گوتارێکی دیموکراتیکدا کۆڵیان نەداوە و بەردەوام لەسەری پێداگری دەکەن. سەبارەت بە پرسیاری دووەم لەبارەی ئەوە کە خوێندکارانی کورد تا چەند دەتوانین یانە پرسی شوناس و ناسنامەی کورد وەکو شوناس و ناسنامێکی جیاواز لە ناوەندە ئاکادمیکەکانە بچەسپێرن، هەم ئەوە هەم چالاکی خوێندکارەکان تا خوێندکارانی کورد. ئەوەی کە دیارە لەو فاستە هەروە کە ئشارەمان پێکرد فاصلەی 58 تا 68 کە دەوران جەنگ بووە حکوومەت تازات بووە سەرکار و حتا ئەو مبارزەی جنبش ئەنقلابی کوردستان لەو کاتا کاریگەری بوو لەسەر ئەوەی کە خەڵکی ئاواییەکان ڕووبکەن لە شارەکان و ئەمە بووە باعث ڕشتی شارنشینی و پاش ئەوەش ئەمە ڕشت خوێندکار و زانستگای بەدواوە بوو بە تایبەت لە منتەقە کوردنشینەکانە. ئەمە تەسیر خۆی هەبوو تاکو ئیتر بە جۆرێک لە ساڵ 68 و یەکەم کار و فعالیت چالاکانی خوێندکاری کورد بە گردنی یادوارە بۆ فاجعەی حەڵەبجە لە دانشگای تارانە دەستی پێی کرد و پاش ئەوە بە گردنی کۆنفرانس و گردە هەمایی و شەب شێعر و ڕێزلێنان لە شاعران و نووسەران و ئەدیبانی کورد کار و فعالیتەکانیان دامەدا تا ساڵی 78 لە 78 ئەوڵی نەشریە دانیشتوویەکان کە چاپ کرا و بە جۆرێکە لە فاصلەی 78 و تاکو 84 و 85 نزیک بە 70 نەشریەی دانیشتووی کوردی بە مۆزوعەلێکی سیاسی و کولتوری و کۆمەڵایەتی لە هەموو دانشگاکانی ئێرانە بڵاو ئەکرایەوە. جگە لەمە لەو فاصلا کە هەندێک زانستگای تازە کە دامەزراوەکو زانستگای ئازاد و زانستگای پەیام نور ئەمە کاریگەری بوو لەسەر ئەوەی کە تعدادی خوێندکاران لە ناوچە کوردنشینەکانی جافرەترەوە بێتەوە و بە جۆرێک کە ئەمەش بووە باعث ئەوە کە خوێندکارانی کورد گەن بۆ نەتیجە کە بە شێوەیەکی ڕێکخراوتر کار بکەن کە نەتیجەکەیژی ئەوە بوو کە لە ساڵی 84 اتحادیە دیموکراتیک یا یەکێتی دیموکراتیکی خوێندکارانی کورد لە بەهار 84 دامەزرا. جگەلەوە لە کار و فعالیەتەکان ترا وەکو ناساندنی مەسئلەی کورد بە خەڵکی بەتایبەت بە توێژی نخبە و خوێندکار و زانستگاییەکان ئێران چالاکانی خوێندکاری کورد تەسیر خۆیانیان هەبوو کە بۆ نمونە مەسەڵەن بە دەرکردنی بڵاوکردنەوەی بەعزێک کۆڤاری خوێندکاری وەکو ڕاڤە و نوویسا و ڕۆژەف تەسیریان بوو کە بە شێوەی علمی و ئاکادمیک داخوازیە نەتەوەیەکانی ملت کورد لە کوردستان ئێرانە تێئۆریزە بکەن و بۆنە باعث معرفیکەن بە تایبەت ئەیژم هەروە کە شارم پێکرد توێژی خوێندکار و نخبەی ناو زانستگاکانی ئێران تەسیری بووە، تەنانەت بە مرور زەمان تەسیری بووە و تەسیردانی لە پرۆسەی دیموکراتیزاسیۆن ئێرانە بە جۆرێکە لە نەشریە خوێندکاریەکانە گوتار و گفتمان فدرالیزم پەرەی پێدرا تەسیری بوو لەسەر ئەوەی کە خەڵک زۆرتر ئاشنا بکرین لەگەڵ ئەم گفتمانە و بە تایبەت خوێندکارانێک کە دەستڕەسیان بوو بە نەشریە خوێندکاریەکان تەسیری بوو لەسەر ئاشناییان نسبەت بە مەسئلەی فدرالیزم. مەسئلەیەک تر کە ئەکری ئشارەی پێ بکەین ئەوەی خوێندکارانی کورد حتا پاش چالاکیە خوێندکاریەکانیان وەختی کە فارغ التەحسیل ئەوان تەسیریان بوو لە تەقویەتکردن کۆمەڵگای مەدەنی و نەهادسازی وەکو شێوەیەک بۆ دووریکردن لە قودرەت و بۆ نزارەتکردن بەسەر کار و فعالیەتەکان حکوومەتە. و مەسئلەیەک تر هەرچەند لەم فاصلە حکوومەت هەوڵی داوە بە تەفرەقە دروستکردن لە نێو چالاکان خوێندکاری و فشار و سەرکوتێکە حاکمی کردیە لە تەرێق بازداشت و ئەخراج و ستارەدارکردنیانە و ئەو هێز و پتانسی لە
ئازادی خوازانە لە بزوتنەوەی خوێندکاری و بە تایبەت بزوتنەوەی خوێندکاری کورد بسێنێ، بەڵام تاکو ئێستا لەو بابەتەوە موەفەقنەوە بە جۆرێکە لە زۆرێک لە ناڕەزایەتیەکان بەنسبەت زیندانیا ئەعدام زیندانیان سیاسی چالاکانی خوێندکاری کورد هەمیشە جزء و توێژی پێشڕەوە و پێشقەدەم بوون، حتا لە ناڕەزایەتیەکان ڕەشەمەی 77 کە لەو کاتا هەر ناڕەزایەتیەکان لە زانستگاکانەوە دەسی پێ کرد، تاکو ئەم دوایانە ئیتر ئەتراز نسبەت ساڵگردەکان بۆ شەهید ئیبراهیم لوتفوڵایی لە تەنانەت ناڕەزایەتیەکان هاوینی هەشتا لە تارانە کە چەند خوێندکاری کورد لەو کاتا شەهید بوون، یان ئەترازکردن نسبەت بە ئەعدام ئەحسان فەتاحیان و باقی زیندانیانی سیاسی کاریگەری و تەسیر خۆیانیان بووە، ڕۆڵ و نەخشی پێشڕە و ئەنقلابی خۆیانیان بووە چالاکانی خوێندکاری کورد و تەنانەت تەسیری ژیان بووە لەسەر ناساندن مەسەلەی کورد بۆ باقی خەڵکانی ئێران. مەسئلەیەکتر کە ئەکرێ ئالەم فاصلە لەم ماوە چالاکانی خوێندکاری کورد ئەتوانن لەسەر هەندێک خاڵی هاوبەش وەکو ڕۆژی جیهانی زمانی دایکی لەگەڵ چالاکانی خوێندکاری بەلوچ، تورک، عەرەب یان تورکەمەن هەماهەنگیان بێت و زۆرتر پێکەوە کار و فعالیت هاوبەشیان بێت و هاوکاریەکانیان زۆرتر بکەن، هەرچەند تا حدێک چالاکانی خوێندکاری کە زۆرتر سەر بە نەتەوەی فارسن کەمتر هەوڵەدەن ئەو مەسەلە و نەزەق نەگرێتەوە، بەڵام بە لە بەرچاوگرتن ئەوەی کە بزوتنەوەی کوردستان هەمیشە فعالتر و ئەکتیڤتر بووە و چالاکانی خوێندکاری کوردیش وەک بەشێک لەو بزوتنەوە ئەکتیڤ و فعال بوون، دەتوان لەسەر ئەو مەسەلە کارکەن لەسەر خاڵاوە بەشەکان بۆ بەشداریکردن باقینێتەوە چالاکانی خوێندکاری باقینێتەوە ژێردەستەکانی ئێران کار و فعالیەتەکان یان کاریگەری زۆرتری بێت. عەلی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی هۆشداری دایە بەرپرسانی وەزارەتخانەی زانست کە ڕێگە لە چالاکی ڕەوت و لایەنە سیاسیەکان لە نێو زانستگاکان بگرن. خامنەیی لە ڕۆژی چوارشەممای 11 پوشپار لە نێو کۆبوونەوەیەکدا جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە کۆمەڵێک کەس لە قەبارەی ڕەوت و لایەنگەلی سیاسی دەستیان کردووە بە کار و چالاکی لە ناو زانستگاکاندا و ئەمەش لە خۆیدا ئاسایشی زانستگاکان تێک دەدات و خوێندکاران لە ڕەوت و ڕێبازی ڕاستەقینەی زانستگا چەواشە دەکات کە دەبێت بە توندی هەڵسوکەوتیان لەگەڵدا بکرێت و هەر چەشنە چالاکیەکیان لێ قەدەغە بکرێت. شایانی باسە خامنەیی لە بەشێکی دیکەی قسەکانی داوتی تەرخانکردنی زانستگاکان بۆ باس و بابەتی سیاسی پشکێکی زیانبار بۆ بزاوتی زانستی وڵاتە و بەداخەوە ئێمە لە قۆناغێکدا بینەری ئەم دیاردە زیانبارە بووین. ئاشکرایە کە قسەکانی خامنەیی لەم بارەوە و لە دژی زانستگاکان و بۆ گشتی بۆ خوێندکارانیش شتێکی تازە نییە و هەر کات و لە هەر شوێنێکدا ناوبراو بە گونجاو بزانێت دژی چالاکی سیاسی و خوێندکاران هەڵوێست وەردەگرێت. پێشووتریش خامنەیی دژایەتی خۆی لە بەرابەر خوێندنی زانستە کۆمەڵایەتیەکان لە زانستگاکان دەربڕی بوو، ئەمەی وەکو هەڕەشەیەک وەسف کردبوو. شایانی باسا یەکێک لە گەورەترین نائارامیەکان لە زانستگاکانی ئێران لە 18 پوشپەڕی 1387 هەتاویدا ڕوویدا کە لەگەڵ داخرانی ڕۆژنامەی سەلام دەستی پێکرد و ناڕەزایەتی خوێندکاران و ڕوبەڕووبوونەوەی گروپگەلی گوشاری کۆماری ئیسلامی بەدواوە بوو. ئەو ناڕەزایەتیانەی کە بەرامبەر بە سیاسەتە سەرەڕۆ و پاوانخوازانەکانی کۆماری ئیسلامی کە لە ئاکامدا سنووری زانستگاکانی تێپەڕاند و پێتەختیشی گرتەوە. دژایەتیەکانی خامنەیی لە بەرابەر زانستگا و خوێندکاراندا لە دەورەی سەرۆکۆماری ئەحمەدینژاد تەواوی سنوورەکانی بەزاند و لەو ماوەدا کەشێکی پادگانی بەسەر زانستگاکانی ئێراندا زاڵ کرابوو. هاوکات لەگەڵ ئەوە ژمارەیەکی بەرچاو لە خوێندکاران ئەستێرەدار و لە زانستگاکان دەرکران و لە پاڵ ئەوەشدا ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی زانستگاکانی ئێران تەنیا بەهۆی چالاکی سیاسی و بیرجیاوازی خانە نشین کران. شایانی باسە کۆماری ئیسلامی هەمیشە و بە بەردەوامی سیاسەتێکی توندی بەرامبەر بە ڕەخنەگران چالاکانی کولتوری و خوێندکاری گرتووەتە بەر و بە ناو ناتۆری جیاواز و دەرەتان و دەرفەتی زیاتری بۆ سەرکوت و پێشێلکردنی سەرەتاییترین مافەکانیان کردوێتەوە و لەم پێناوەدا ئەزمموی دوور و درێژی کۆماری ئیسلامی لە سەرکوتی خوێندکارانی کورد لە چەند ساڵی ڕابردوو سەلمێنەری ئەو ڕاستیەیە. بۆ وڵامدانەوە بەم پرسیارە کە ئەو متودانەی کە دەبێت ڕەچاو بگرین بۆ کار و چالاکی لەم دەورانە چی بێت باشترێکە، وەک دەکرێت خوێندکارانی کورد هەم خوێندکارانی ئەلبەت ئەم مەسئلە زۆرتر مەسئلەی کە سەرانسەری مەسەڵەن ئەمە واقعیەتێکە یەکێک لە مشکڵە گەورەکان ئەم سەردەمەی حکوومەت ئێران کە
گریبانگیری بووە و تەسیر خۆی دادەنێت مەوجێکە گەورە لە فارغ و تەحسیڵانێک کە حکوومەت بۆی ناکرێت کار و شغڵیان بۆ دابین کات ئەمە کاریگەری و تەسیر خۆی دانێت تەنانەت حتاکرێ بیر لە دامەزراندن مەسەن ڕێکخراوی وەک ڕێکخراوی فارغ و تەحسیڵان یان خوێندەوارانی بێکار لە ئێرانە دامەزراندنی ڕێکخراوێک ئاوا بکرێتەوە بۆ کە بەتایبەت لەم دەورانە کە فشارە اقتصادیەکان زۆرترە بووە بۆ سەر خەڵک ئێران بەگشتی و کوردستانی شەروە مەسئلەیەکتر بەنسبەت چالاکانی خوێندکاری کوردەوە ئەوان مەسائلێک کە دەتوان لە بەرچاوی بگرن لەم دوایانیشە هەندێک کار و چالاکیمان بینی لە لایەن بەشێک لە چالاکانی خوێندکاری کوردەوە زۆرتریش بەڕێوەچوو بۆ کۆکردن ئیمزا و داواکاریکردن مافی خوێندن بە زمانی دایکی دەکرێت وەکو متاڵبەیەک ئەینی کار بە شێوەیە بزوتنەوەیکیش دەربێ بزوتنەوەیک متاڵبە محور لەسەر ئجرایی کردن قانون مافی خوێندن بە زوانی دایکی هەرچەند حکوومەت ئەو مەسئلەی کە ئەمنیەتی و جێبەجێکردنی بە ئاسانی نییە و بەتایبەت لەو نظامە کە تایسە ئێمە دیومانە لە حەد شوحارا بووە بەڵام دەکرێت وەک ئەهرم فشارێک لەسەر حکوومەت لەسەری کار بکرێت کە ئەم مەسئلە شتێکە قانونیەوە ئەشێ ئەجرایی بکرێتەوە تاکو ئێستا ئەو کار و فعالیەتە کراوە مەسئلەیەکتر کە خوێندکارانی کورد دەتوانن لە بەرچاوی بگرن یان یەکێ لە کارەکان تر کە دەتوانن لە بەرچاوی بگرن دانیان هەستەگەلێکە بین خۆیانە چون ئیسە ئەو حکوومەتە وەک حکوومەتێک پلیسی کە بەڕاحەتی ئیجازە ناهر کار و فعالیەتێ بگرێ خوێندکاران کورد دەتوانن بە شێوەی جەمعێک هاوڕێیانە بەیەکەوە هەماهەنگیان بووێت لەسەر ئەوەک ئەو جەمعەکە بەیەکەوە هەماهەنگیان پیا کرد و هەر کات کە لازم بوو دەتوانن لەسەر مەسائلێک کە تێتە بەرەو بۆ اعترازکردن نسبەت بە ئازادی زیندانیان سیاسی یان بەرگیریکردن لە ئەعدام زیندانیان سیاسی یان بازداشت و فشار بۆ سەر چالاکانی خوێندکاری و مەدەنی و ڕۆژنامەنووسانی کورد دەتوان هەماهەنگیان بووێت بە شێوەیە کە ئەگەر شتێک وا پێشات بۆیان بکریە کە تەنانەت اعترازگەلێک بخەنە ڕێگاکە نەفقەت لە چوارچێ و دانشگا خارج لە دانشگاش بە شێوەی ڕێپێوانیکردن بە شێوە ڕێپێوانیکردن یان تەحەسن و ئاعتساب کە کەمتا کورد لەم فاستەی جا یەک دوو جار دووسێ نمونەیمان هەروە بینیەوە و دەکرێت شێوەیەک ئاوا بگرنە بەر وەک شێوەیەک لەم شرایطە بۆ بەرەنگاربوونەوە لە بەرامبەر ئەو سەرکوتەیە کە حکوومەت هەمیشە ویستوویە کە بیسەپێنێتە سەر خەڵکە.